شکرانە بژێرەکان ئیماندارن و سزا نادرێن. پەروەردگار ئەفەرمێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم وكان الله شاكرا عليما. لێرە شکرانە بژێری وابەستە کراوە بە ئیمانەوە. ئەگەر ئیماندار بی ئەبێ شکرانە بژێر بی. ئەگەر شکرانە بژێر بووی واتای ئەوەیە کە ئیمانداریت. بۆیە ئاگال لێبێ ما يفعل الله بعذابكم. ئەگەر جەنابت شکرانە بژێرێکی ڕاستەقینە بی ئەڵڵا پێویستی بە سزادانی تۆ نییە، سزای شت نادا، ئابڕووت نابا، کێشەکانت بۆ ئاسانەکە، لە هەموو ناخۆشیەکە دەرت ئەکا، لە گەرمەی ناخۆشیە خۆی معین و هاوکارت ئەبێ. ئەوە زۆر گرنگە بەڕێزەکانم. ما يفعل الله بعذابكم. ئەڵڵا سزای تۆ نادات ئەگەر شکرانە بژێری نیعمەتەکانی بی. ڕەزیلی بەردەم خەڵکی نەزان و نەفامت ناکە، ئیهانەت ناکا لە بەردەم خەڵکی ناکەس بەچەیە. بەڵام ئەگەر شکرانە بژێریت نەکرد معنای نەقسی ئیمانەکەتە. بۆیە خۆت بە بچووک نازانی بەرامبەر ئەڵڵا شکرانە بژێری نیعمەتەکانی ئەو بکەی. بۆیە ئەچەمیتەوە بۆ خەڵکی تر، دەستی خەڵکی تر ماچ ئەەکەی، داوا لە خەڵکی تر ئەەکەی، لەگەڵ نەزان و نەفامە هەڵئەسی و داعەنشی. بۆیە ئیمانەکەت ضەعیفە یاخود تەواو نییە. بۆیە شکرانە بژێری نیعمەتەکانی ئەڵڵا ناکەی وەکو پێویست. خۆشەویستان، داواکاری ئەڵڵایە شکرانەی بکەین، وەکو ئەفەرمێ واشكروا الله إن كنتم إياه تعبدون. واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون. لدو آية إمامي السعدي عبد الرحمن ناصر السعدي رحمتي خوای لێ بێ ئەفەرمێ إن كنتم إياه تعبدون. ئەگەر ئێوە پەرستشی ئەڵڵا ئەکەن شکرانەی بکەن معناکەی ئەوەیە فاشكروه شکرانە بژێری نیعمەتەکانی ئەڵڵا بن. يعني فدل على أن من لم يشكر الله لم يعبدوه وحده. هەر کەسێک شکرانە بژێری نیعمەتەکانی ئەڵڵا نەکا کەواتە لە تەوحیدا نەقسی هەیە، ئەڵڵای بەتەینا نەپەرستووە. يعني تۆ سەیرەکەی کەسێک یەک جار داوەت دەکات دەیان جار وەسفیەکەی، قاتێکت بە دیاری بۆ کات دەیان جار وەسفیەکەی، ئەڵڵا ئەو نیعمەتەی داوە پێت کە کوڕوش بۆ خەڵکی تر نابێ. ئەوە زۆر نیعمەتە. ئەڵڵا نیعمەتێکی پێداوە تەوحیدە کە مشک ناپەرستی، مەیمون ناپەرستی، هەوا و ئارەزووی خۆت ناپەرستی. ئەوە گەورەترین نیعمەتە بەڕێزەکان. بۆیە ئەفەرمێ ئەگەر هەر کەسێک پیاوی وایە وەڵڵا کاکە لە عەمرەکردن بێزار بووینە، بەڵڵای تۆ ئەڵڵات نەپەرستی وەک حەق. ئەگەر نات 2000 عەمرە بکەی ئەوە ناڵی. طبعا حەدیثێکی صحیحمان ئێمە بەسمان لەو عیبادەتە کەمەی کە ئێمە ئەیکەین چاوەڕێ ئەوەشین بچینە بەهەش زۆر جار منەتیش ئەفرۆشینەوە بە پەروەردگار پەنا بخوا. حەدیثێکی صحیح هەیە فەرمێ عەبدێ لە عەبدەکانی خوا ئەگەر هەموو تەمەنی لە سوژدەیە بێت، هەموو تەمەنی سەری لە سوژدەیە بێ بۆ ئەڵڵا، يعني چەند ساڵ تەمەنتە؟ 60 ساڵ، 70 ساڵ، 90 ساڵ، هیچ عیبادەتێکی تر نەکەی لە سوژدەبردن زیاتر کە نزیکترین کاتەکانتە لە پەروەردگار. لە ڕۆژی قیامەتا کە زنوو دەکەنەوە بەڕاستی ئەڵێ کەمترین عیبادەتم بۆ ئەڵڵا کردووە. بزانە کاتێکە تۆ نیعمەتی شکرانە بژێری هەست پێ ناکەی حەقی تەوحیدت نەداوە. ئەگەر حەقی تەوحید بدەی، حەقی لا إله إلا الله لەسەرت بەرجەستە بێ، هەموو ئەو نیعمەتانی ئەڵڵا شکرانە بژێرەکەی بە کەم و زۆرەکانیەوە، بە خۆش و ناخۆشەکانیەوە بەڕێزەکانم. كما أن من شكره فقد عبده وأتى بما أمر الله تبارك وتعالى. هر وەکو چۆن هەر کەسێ شکرانە بژێری ئەڵڵا بێ ئەی پەرستێ بە حەق و ئەوەش ئەکا کە ئەڵڵا داوای لێ ئەکا و پێویست و واجبی کردووە لەسەری.